بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بسنا أو فرمودي تناو نشانتي أوي أو كردواني بيويست لسر همو مسلماني كأنجامي بدات أو كردواني بيويست لسر همو مسلمانێک کە ئەنجامی بدات. دۆستانەوە دوو بڕێ یەکەمی خوێن ئینشاءالله. چونکە هەر وەرپوتمان هەر دەرزی یەک فەرمودە ئەخوێن ئینشاءالله. لەم فەرمودەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: ثلاث حق على كل مسلم. ئەڵێ سێشت هەن حەقن کە حەق بوون واتە واجبن لسر همو مسلمانين كبخومان الله مسلمان أم سيشت لسر من واجبا. يكميان الغسل يوم الجمعة، خوشوشتني روجي جمعة، خو شوردني روجي جمعة برايان سي قولي لسرا. هندي لزانيان دا فرمون مستحبة خو شوردني روجي جمعة، هەندێک لە زانایان دەفەرمون واجبە و هەندێک لە زانایان دەفەرمون خۆشۆردنی ڕۆژی جومعە مستەحەبە بۆ ئەو کەسانەی کەوا لاشەیان پاکە و بڵێ بۆنی عەرەقی شتێکیان نایە، و واجبە لەسەر ئەو کەسانەی کەوا لاشەیان بۆنێکی دێ و یاخود پێویستە کاتە خۆیان بشۆرن. دووبارەیەکەینەوە خۆشۆردنی ڕۆژی جومعە زانایان دەفەرمون سێ قولي لسرا. هندي لزانيان دا فرمون واجبا، چونکە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دا فرميتي خوشوردني روجي جمعة غسل يوم الجمعة واجب على كل محتلم، واجب لسر همو كسيشي بالغ أو يك بالغ ببيت. هندي الزانيان دلين واجبا، هندي شان دا فرمون مستحبة. قولي سيمي زانيان دا فرمون واجب بو كساني كلاشيان بۆنی عەرەقێکی دێ یاخود هەست بەواتی کەوا لاشە جلت پێویست بەوا تا خۆت بشۆی لەسەر ئەم کەسانە واجبە، و لەسەر ئەو کەسانەی کە پاکن و خۆیان شۆردووە پێنجشەمەکەی بێ یاخود شەوی جومعە مستەحەبە، کەوا بتۆ مستەحەبیش بێ نابێ بەکەم تەماشای بکەی. بەڵکو زۆرێ لە زانایان دەفەرمون خۆشۆردنی ڕۆژی جومعە واجبە. کەی خۆمان بشین ڕۆژی جومعە؟ هەرکە خۆری بەیانی جومعە هەڵهات ئیتر خۆشۆردنی ڕۆژی جومعە دەست پێ دەکا. پرسیارێکین لێرە خۆشۆردنی ڕۆژی جومعە واجبە. طبعا من لەگەڵ لەو ڕاییم کە واجب بێت، چونکە ڕۆژی جومعە ڕۆژێکی گەورەیە، ئەو ڕۆژەیەکەوە خۆر تێدا هەڵهاتووە، ئەو ڕۆژەیەکەوە خوای گەورە نەبی ئادەمی تێدا دروست کردووە، کەوا نەبی ئادەمی کردە بەهەشتەوە، ئەو ڕۆژەیە کە قیامەتی لێڵەسێ، ئەو ڕۆژەیەکەوە مسلمانان کۆ ئەبنەوە لە مزگەوتەی لە مزگەوتەکانی ماڵی خوا. تایبەتمەندی خۆی هەیە جومعە. جومعە ئەو شەو ڕۆژەیەکەوە سەعاتی ئەخیری دوعای تێدا قبوڵە. جومعە ئەو ڕۆژەیەکەوە شەوەکەی ئەوەی زۆرترین سەڵەواتدا نزیکترین کەسە لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم. ئەها جومعە تایبەتمەندی خۆی هەیە، بەکەم تەماشای نەکەین. کەوا بوو من پێم وایە واجب بێت لەگەڵ ئەو ڕایی ئەو زانایانم کەوا خۆشۆردنی ڕۆژی جومعە واجب بێت، بە تایبەتی کە دیتە مزگەوتەکان قەڵەباڵغیە و خەڵکێکی زۆر تێدا کۆبووەتەوە. خۆت پاک بشۆ. ئێمە بۆچی بۆ دەوامڕین خۆمانە شۆین، نەچینە میوانی خۆمانە شۆین، مەوعودێکمانە بێ خۆمانە شۆین؟ بەخوا هیچ مەوعودێک، هیچ شوێنێک، هیچ میواندارێک بەقەد مزگەوت گرنگتر نییە. ئەو بیزانن ئەو خۆگۆڕینەی بەداخەوەکە بۆ شوێنەکانی تر هەمانە بۆ مزگەوتەکان نیمانە. چەندین جار خەڵکمان بینیوە بەجلی خەواتەوە بۆ جومعە، نەک بۆ فەرزەکان، هەر بۆ جومعە لە هەفتەی ڕۆژێک سەعاتێ نەتوانین جلێکی جوانی دەبرێت. کەوا بوو ئەگەر بڵێن خۆشۆردنی ڕۆژی جومعە واجب بێت، ئایا ئەوەی خۆی نەشۆری عەمدەن نوێژی جومعەی تەواوە صحیحە وانە؟ بۆچی صحیحە؟ ئەگەر خۆشۆردنەکە واجب بێ لە وڵامدا فەرمین
خۆشۆردنی ڕۆژی جومعە وەکو جەنابە نییە لەش گرانی لەسەرت بێ و لەسەر تیلادا، بەڵکو بۆ گەورەی و ڕێزگرتنی ڕۆژی جومعەیە خۆشۆردنی ڕۆژی جومعە. ئەمە لە لای خۆتان بینوسن. ئەگ لەوەیە کەسێ بڵێ باشە ئیمام و ساتۆڵی ڕۆژی جومعە خۆشۆردنەری واجبە، ئەی ئەگەر واجب ئەنجام نەدەی ئەی نوێژی جومعە چۆن سەحیحە کە ئەبتیدان خۆت نەشۆرد بێ؟ ئەڵێن برای بەڕێزم ئەمە خۆشۆردنی جەنابە نییە، بەڵکو بۆ گەورەی ڕۆژی جومعەیە. ئەمە با لەلاتان بێ. خاڵێکی ترکە بیزانین ئەوەیە کە خۆشۆردنی ڕۆژی جومعە دەستنوێژت لەسەر لا نادا وەکو غوسلی جەنابە، ئیلا اللهم پێش خۆشۆردنەکە دەستنوێژت بگریت، دەستنوێژێ جوان بشۆی پێشۆی کە خۆتە شۆی، ئەو کاتە ئەبێ بە دەستنوێژیش. ئەگەر نیەتت خۆشۆردنی بۆ جومعە بێت تەنها ئەوە دەستنوێژ نییە، وریا بن، چکە غوسلی جەنابە نییە. ئەمە بە کوردی خاڵی یەکەم کە واجبە لەسەر هەموو موسڵمانێک خۆشۆردنی ڕۆژی جومعەیە گرنگی پێ بدەن، بە تایبەتی ئێوەی تاڵەب عیلم جومعانان خۆتان پاک بشۆن، جلێکی جوان لەبەر بکەن، با شەوق و زەوقێتت پێوە دیار بێ لە ڕۆژی جومعە، با تایبەتتر بێ لە چاو ڕۆژەکانی تر، حتا هیمەتت پێوە دیار بێ لە عیبادەت، بە تایبەتی لە نوێژی بەیانی و دەست پێ بکە، نوێژ شەوەتەی زوو بخەوە. جومعە بەکەم تەماشا مەکەن برام، یعنی ئێمە بەداخە و خەڵکی وایە ئەڵێ جومعە پشووە، تەواوی تر پشووە چی؟ عیبادەت یەکەم ساردبوونەوە بەخەو بەڕیەکە مەشغوڵی دنیاە، خەڵکی ئەوان بەداخەوە بۆ پارک و حەدیقە و سەیرانگاکان، بۆ لەو ڕۆژە گەورە و پیرۆزەدا تۆ مەشغوڵی دنیای، لەو سەعاتەی کەوا لە دوای عەسرە بۆ مەغریب خودای گەورە دوعا قبوڵەکە و ڕەدی نادات و تۆ لە سەیرانگاکان کەوتووی خەریکی مەعسیی خوای گەورەی. وەڵڵی زۆرە لە ژیانی سەلەفم خوێندووەتەوە، ئەڵێ سەل پیاوچاکی وا هەبووە لە جومعاناندا لە دوای عەسرەوە بۆ خۆی شوێنێکی تایبەت کردووە، عیبادەتی کردو، دوعای کردو، پاڕاوەتەوە لە خوای گەورە تاوەکو خۆراوا بووە، تاوەکو مەغریب. یعنی ئەمڕۆ بەداخەوە دیندارەریش کەم تەرخەمین، لەو کاتە هەمومان مەشغوڵین، یان خەریکی یارین، یان لە سەیرانگاین، یان لە بازاڕین، یان لە پارکەکانین، تەماشا بکەن، تەنها جومعانان قەڵەباڵغا. فبۆی ئەمە خۆشۆردنی ڕۆژی جومعە واجبە لەسەر هەموو موسڵمانێک. دووەم وەسیواک، سیواک ئەوەی کە هەمومان بێئاداین لێی. سیواک ئەم دارەیەکەوە زۆرێ لە موسڵمانان بێئادایە لێی، زۆرێ لە ئەوانەی کە ئەهلی مزگەوتن بێئاگان لێی. خوا پرسیارێکم لە ئێستا کە ئێمە دانیشتووینە چەندێکمان سیوات لە گیرفانێتی، با وڵاممان پێبێ بۆ خۆمان. ئەو سیواتەی کەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر قورس نەبووە لەسەر ئومەتەکەم ئەمرم پێیان ئەدرێت بۆ هەموو نوێژێ سیوات بکەن. ئەو سیواتەی کە عایشە دایکی ماندارانە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ابتیداء نەهاتە ماڵەوە سەرەتا سیواکێ کرد. ئەو سیواتەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەرمەرگا داوای سیواکی کرد. بۆیە بێئاگای لە ئاستی سیوات سنەتێکی ون بوو لە ناومان، نابینی موسڵمانان سیواتن بەبێ پێویست. سیواتە برام چێ لێمە مۆبایل نییە لە گیرفانیا، دوو مۆبایل نییە لە گیرفانیا، بەردەوام ئاگادارینیمان لە خەوەڵەسین ئەبتیدان دەست بۆ مۆبایلەکە ئابین، پێشەوەی بخەوین بە مۆبایلەکە واخەوین، خەومان لێکەوتۆ بە سیرکردنی مۆبایلەوە. کوا سیواتردنمان هەڵ ئەسی کوا سیواتردنت ئەڕۆیتە ماڵەوە بەدەم مۆبایل و ڕۆیتە ماڵەوە، ژیانمان هەمووی بۆتە مۆبایل. برای بەڕێزم سیوات بەکەم تەماشا مەکەن، کۆمەڵێ سوودی هەیە سیوات، خوای گەورە لێت ڕاضیە بێ، پاکیە بۆ دەمت بۆ ددانت. چەندەها توێژینەوە کراوە پزیشکەکان باز گرنگی سیواتەکەن، چەندە گرنگە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێمان کردووە بە سیوات. فبۆیە دووەمیان سیواتە، بە تایبەتی با ئێمە زۆر گرنگی بە سیوات بدەین، با لە ناومانە ون نەبێ، با بەردەوام کەسێکمان سیواتمان پێ بێ، وەکو دین وەکو دەعوە هاتیتە ناو مزگەوتەوە بۆ خۆ سیوات بکە، با خەڵکی چاو لە تۆ بکە. خاڵی سێم و کۆتایی لەم وانە لە فەرمودەکە ئەوە بوو یەکەم وتمان خۆشۆردنی جومعەیە، دووەم سیوات، سێم وەیەمەس من طیب ئین وەجەد،
بۆنێ خۆش لە خۆت بدەی ئەگەر هەبوو بۆنی خۆش بۆن ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ سێشت ڕەب ناکەن و دایان پێت وەری یەکێ لەوانە بۆنە با بۆنێکمان پێ بێ مسلمانان ئەها بۆنێ بچووکە بچووک با لە جیرفان تا بێ لەلەر کەسێک لە وەستی دوو حەتایە دەکەی کارا بێنە با بۆنی خۆش لێدەم با بەردەوام بۆنت خۆش بێ بە تایبەتی ئەوانەی کەوا تاڵب علمن و بە تایبەتی ئەوانەی کە ڕیشدانن تاوەکو توانی باتەوە بۆنت خۆش بێ بەردەوام گرنگی بەو ڕیشت بدە بۆنی خۆشی لێ بدە بەردەوام بیشۆ با خەڵک نەڵێ ها سێسێن پیسانە خەڵکە دڵ پیسەکان خەڵکە دڵ نەخۆشەکان خۆت پاڕ و تەمیز ڕاگرە جلێ جوانکە بەرت بۆنی خۆش لە خۆت بدە فبۆیە واجبە لەسەر هەموو موسڵمانێ بۆنی خۆش بێ کابرا بەتەنیشت و ڕاوەسێ بۆن جگەرەی دوو سەف ئەو لاوە بێزارەکە با تۆ بۆنیەکی خۆش لە خۆت بدەی با چاو لە تۆ بکە فبۆیە براکانم ئەم سێشتە واجبە لەسەر موسڵمانان خۆشۆردنی جومعە سیواکردن بۆنی خۆش لە خۆدان